هو کاریگربوونەوەی ئێمە لەسەر بودجەی پەرەپێدانین تەنها هۆکارمانەوەی لەسەر بودجەی ئاسایی لەسەر بودجەی ئاسایی کار ئاسانیەکە بووی ئێمە کە هەمیشە بوون کریاوە بوون هەمیشەیش چکە من 3 مانگە موچەم وەرنەگرتووە مناڵ بەچی بژێنی کرێخانی بەچی بدەی ژن بەچی بژێنی ژێوی ناچتە ڕێوە ڕۆژێ برا یارمەتیدا 2 ڕۆژ برا یارمەتیدا 3 ڕۆژ باوک 4 ڕۆژ خۆشک ئەی ناچتە ڕێوە کاکەوە شێوە داهاتی تەندروستیش سفرە ئێوە ساڵی ڕابردوو حکوومەت هێرێن بڕیاری نەدا ئەو گرێبەستانە بکرێنە هەمیشەی ئەوە کە بڕیاریدا ئەوانەی لەسەر بودجەی ئاساین ئێمە لەسەر بودجەی پەرەپێدانین بگرێت لەسەر بودجەی ئاسایی ئێمە شەگرێتەوە هەرچەند ئێستاش ڕاگیراوە بەڵام کار ئاسانیەکە بۆ ئێمە بگرێت لەسەر ئێمەش بووینە هەمیشەی ئێمە لە ئۆکو ڕسمیەکان ماندووە بین زۆر هیلاکە بین لە ئیشکردنە معقول نییە ئێمە ئەبووە باەخی زۆر بدێتە بەشی تەندروستی بەڵام ئێمە بێبەش کراینە لە ماوی خۆمان ئەمە چەند ساڵە ماندووە بین هیلاکەوین لە ئیشکردنە ئەمە یان ساڵە گرێبەستین ئاخر هاتینە بۆ داوای ماوی خۆمان بکەین ئاخر معقول نییە ئەمە چەند ساڵە خوێنین و بێن بانجعدا بگرین و لە هیچ وڵاتێکە شتی وانە